نزیکەی 5 ساڵە کورد بە گشتی و هێزە سیاسیە کوردیەکان بە تایبەتی نیگەرانی خۆیان لە چۆنێتی ئیدارەدانی کەرکووک نەشاردۆتەوە. پیان وایە هیچ کاتوەکو ئێستا کورد بێدەسەڵات نییە لە شارەکە، بەڵام لەگەڵ هەموو ئەو نیگەرانیانە نەتوانراوە لە ڕێگەی یاساوە کێشەکەڵەکە بۆکانی کەرکووک چارەسەر بکرێت و پەنا ببرێتە بەر دادگای فیدراڵی بۆ یەکلاییکردنەوەی پرسە چارەنووسسازەکان. بێگومان لە هەموو ئەو کێشانەی کە ڕۆدا چ لە ڕووی کێشەی سیاسیەوە یان لە ڕووی یاساییەوە بە تایبەت لە شاری کەرکووک ئەو هێزولایەنە سیاسیانەی کەوا گرفتیان بۆ دروستە بێ یاخود ململانیان بۆ دروستە بێت لە نێوان حکوومەتی مەرکەزی و حکوومەتی هەرێمەکانە پێویستە پەنابەرنە بەر محکەمەی ئیتیحادی لەبەرەوەی محکەمەی ئیتیحادی وەکو زامنێکە لە ڕووی یاساییەوە و بەپێی دەستور لە مادەی 93 ئێمە باسی اختصاسات و مەهامی محکەمەی ئیتیحادی کراوە کە هیچێک لەو بابەتانەی کەەوە محکەمەی ئیتیحادی پێویستە سەیری بکاوە ئەو داوایانەی کەەوە محکەمەی ئیتیحادی سەیریەکە بریتیە لەو داوایانەی کەەوە ئەو ململانی و سیراع و ململانیانەی کەوا لە بینی حکوومەتی مەرکەز و حکوومەتی هەرێمەکانە دروستە بێ. هاوکات ڕۆژنامەنووسێک پێی وایە کورد دەتوانێت تەنها بە گرتنەبەری ڕێگای یاسایی و مەدەنیەکان دۆسێ هەڵواسراوەکانی شارەکە چارەسەر بکات. تەواوی حیزبە کوردیەکان لە شاری کەرکووکە خاوەنی استراتیژێکی ڕوونی بەرامبەر بە هەیئەی ئیداری کەرکووک تۆ دوو ڕێگا لە بەردەستە، یان ڕێگای عسکەری ئەم ئیدارێ گۆڕی یان ڕێگایەکی مەدەنی. ڕێگا مەدەنیەکە چییە؟ تۆمارکردنی سکاڵایە لە دادگای فیدراڵی عێراق، ئەنجامدانی خۆپیشاندانە، ئەوڵدانە بۆ کۆکردنەوەی تەواوی پارتەکانی غەیرە کوردی و کوردیەکان لەسەر یەک مێزی گفتوگۆ بۆ ئەوەی کە استراتیژێکی ڕوون دیاری بکەن و حدێک بۆ ئەم ئیدارێ دابنێن. فەوزایەکێ لە بڕیاردانی پارتی کوردی ئەوەش بۆتە سەبەبی ئەوەی کە ئەم فەوزایە کاریگەری لەسەر جوڵەی حیزبە کوردیەکان نەبێ. بینیمان لە تەنانەت لە پەرلەمانی عێراق لە نێو لیژنەی مادەی 140 کورد نەیتوانی یەک دەنگ بە پێشەوە لایەنەکانی تر، یعنی لەسەر قەرەبووکردنەوەی خەڵک و لەسەر ئەوەی ڕێگریەک بۆ گۆڕینی دیموگرافیای کەرکووک کورد نەیتوانی لە بەغدا یەک دەنگ بێ و لە ناو پارێزگای کەرکووکش ئەمە هەر ینی دووبارە بۆتەوە و تاکو ئێستا ئەم ئیدارەیەش بە ئارەزی خۆی بەهدەردانێکی تەواو ڕوون و ئاشکرا لە سامانی گشتی بەکارێنێت و حیزبە کوردیەکانیش تەناوێ جار جار کە زەختێکی هاونیشتمانیان هێنێتە سەر بە بەیاننامەی گۆرەنگاری ئەو بەهدەردانی سامانە ئەبنەوە. بە پێی دەستور کەرکووک و ناوچەکانی دیکەی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان دەبێ بە هاوبەشی لە نێوان هەرێم و ناوەند بەڕێوە ببرێن. پرسە سیاسیەکان نابێت کاریگەریان لەسەر بەڕێوەبردنی دەسەڵاتی خۆجیەی شارەکە هەبێت. بەڵام لە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەری 2017 کورد بە تەواوی هەست بە دوورخستنەوەی دەکات و هێزە سیاسیە کوردستانیەکانیش بە تایبەتی هەردوو حەزبی دەسەڵات نەیانتوانیوە ئەو پرسانە لە بەرژەوەندی کورد یەکلایی بکەنەوە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.